شەقامی گوڵەباغی ڕانیە شوێنی کۆبوونەوەی ئێوارانی گەنجانە. باس و خواسی سەرەکی زۆرێکیان ڕۆشتنە بۆ دەرەوە و ئاوارەیی وڵاتانە. توانا و هاوڕێکانی قوتابی زانکۆن باس لەوە دەکەن دوای تەواوکردنی زانکۆ هیچ ئومێدێکیان بۆ دامەزراندنیان نییە و نا کارێکیش هەیە بیکەن، بۆیە بەناچاری زۆرێکیان نیشتیمان جێدەهێڵن. بەڵام من خوێندکاری زانکۆم، هاوڕەکانیشم بە هەمان شێوە خوێندکاری زانکۆ پەیمانگەکانن لە هەرێمی کوردستان. لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە کەسانێکی زۆر دەخوێنن بەڵام دواتر دانامەزرێن. هۆکارەکەشی تەبعەنەوە حکوومەتەی خۆمانەکە هیچ هەلی کارێکی بۆ گەنجان نەڕەخساند دەتوانین بڵین. هەرچەندە ئێستا لە قۆناغی دومی خوێندنی زانکۆمدان، بەڵام ئەگەر بێت لە داهاتوودا من نەتوانم ئیشێ بکەم، سەرچاوێک نەوێ بۆی بتوانم خۆمی پێوە بەڕێوەبەرم یا خۆماڵی پێ بەڕێوەبەرم، بێگومان دەبێت گەنجان بیر لەوە دەکەنەوە کە کۆچکەم بۆ وربە. بەداخەوە ماوەی چەند ساڵێکە گەنجەکانی ئێمە زۆربەی زۆریان سەرڵ دەگرن بەرەو هاندەران. هۆکاری ڕۆیشتنی گەنجانیشمان بۆ نەبوونی ئیشێکی تایبەت بۆ گەنجانە. خاوەنی نووسنگەیەکی گەشتیاریش دەڵێت زۆربەی ئەو کەسانەی دێن بۆ لایەن بە مەبەستی سەفەرکردن گەنجن و بەشی هەرە زۆریشی بە مەبەستی نەگەڕانەوە گەشت دەکەن. لە دوای مانگی 3 و 4 و 5ەوە هەتاکو مانگی 12 بە حکمیەوەی کەشوهەوا و یعنی سارد و سەرمانیە لە وڵاتی تورکیا و لە وڵاتانی ئەوروپا خەڵکانێکی زۆر دێن تەڵەبی فیزای وڵاتی تورکیا دەکەن، دایان هەوێت سەفەرکەم بۆ وڵاتی تورکیا. لە ناو ئەو چیلەی کە دەشی هەوێت سەفەری وڵاتی تورکیا بکات ئەکسەرەتی گەنجانن، بە تایبەتی لەوەی ئەو ساڵدا بەدی دەکەن زیاتر سەروی مالی 2000ن کە دایانەوێت سەفەری دەرەوەی وڵات بکەن. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانیش دەڵێت کە وەک هەمیشە دەڤەری ڕاپەڕین پشکی شێری لا کۆچکردنی گەنجان بەردەکەوێت. هۆکاری سەرەکیش بۆ نەبوونی دەرفەتی کار و دانەمەزراندن دەگەڕێنێتەوە. هۆکاری ئەوەی کە دەڤەری ڕاپەڕین گەنج زیاتر تێیدا سەفەر دەکات ئەوەیە کە هیچ هەلی کارێکی بۆ بەرجەستە نەکراوە. بەڕاستی لەلایەن هەردوو دەسەڵاتی فیدراڵی و هەرێمەوە ئەم ناوچەیە پشتگوێ خراوە لە ڕووی پرۆژە خزمەت گوزاریەکانەوە لە ڕووی پێداویستەکانی گەنج. ساڵی ڕابردوو بەپێی ئاماری ناوەندە تایبەتمەندەکان 19,200 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە. ژمارەکەش لە 8 ساڵی ڕابردوودا 135,700 کەس بووە. ڕێژەی زۆری ئەوانەشی بیر لە جێهێشتنی نیشتیمان دەکەنەوە گەنجن کە زۆر جاریش ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە. کۆچی گەنجان دەگەڕێتەوە بۆ نەبوونی کارکردن و دەرفەتی کارکردن لە ناو وڵاتدا. زۆربەی چین و توێژی گەنجان کە لەلایە کۆ دەبنەوە باس و خواستی ئەوەیە کە کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات. هۆکارەکەشی زیاتر بەوە دەگەڕێنەوە کە دەرفەتی کار نییە لە وڵاتەکەی خۆیان بە تایبەت لە دەڤەری ڕاپەڕین نەبوونی دەرفەتی کار وای کردووە کە چین و توێژی گەنجان بیر لەوە بکەنەوە کە کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.